ڕۆژتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستان. من ڕێبین دیار ئەحمەدم لەگەڵ چنوور و هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆژتان پێشکەش کردەکەین کە تایبەت دەبێت بە یادی ڕاپەڕینی گەلی کورد لە باشووری کوردستان و ئازادکردنی شاری سلێمانیش. بەڵێ ساڵتان لێبێت بەیانیتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێ و بەرنمەیەکی تایبەت بە ڕاپەڕینە جەماوەریەکەی ئاداری ساڵی 1991 بە دیداری ئێوەی ئازیز شادەبین. ئەم بەرنمەی ئەمڕۆمان تایبەتە بەو ساڵیادە و تایبەتر بە ساڵیادی ڕاپەڕینی شاری سلێمانی. هەمووانەوە دەزانن کە دەستپێکی ڕاپەڕین و دەواازەی ڕاپەڕین لە پێنجی ئادار لە ڕانیەوە دەستی پێکرد. ڕێبین دواتراتە بازیان و ناوچەکانی دەوروبەری لە حوتی مانگواتە ئەمڕۆ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 32 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕینی ئاداری ساڵی 1991 لە سلێمانی. جا ئەمڕۆ هەندێک وردەکاری و یادەوەریەکانی ئەو کاتە دەخێنە ڕووبزانی چۆن بۆ بە چ شێوازێک ئامادەکاری و پلانەکان داڕێژراوە بۆ ئەنجامدانی ڕاپەڕینەکە و لە هەمان کاتیشدا لەم ڕۆژەدا شاری سلێمانی و جەماوەری شاری سلێمانی تەواوی بنکە و بارەگاکان و شوێنەکانی ڕژێمی باسییان لە شاری سلێمان و تەنانە لەسەر ئاستی کوردستانیش وە دەرناو کردیانە دەرەوە. لەم ڕۆژەدا لەسەر ئاستی ڕاپەڕینەکە بە شێوەیەکی گشتی ئێمە پیرۆزبایی لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین و سەری ڕێز و نەوازشیشدا دەنەوێنین بۆ شەهیدانی ڕاپەڕین و تەواوی شەهیدانی کورد و کوردستان. وڵە چنوور ڕاپەڕینەکە ڕاپەڕینێکی جەماوەری گەورە بوو بێگومان، بەڵام بە هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستانیش بوو. یەکێک لە ئەندازیارانی داڕێژەری پلانی ئازادکردنی ئاشووری کوردستان چنوور ئاماژەی پێیا کە 5 مانگ لە ڕانیەوە دەستی پێکرد. هەرچەند پلانەکە بۆ شێوە نەبوو کە 5 مانگ دەست پێ بکات، پلان بوو لە 7 مانگ دەست پێ بکات، بەڵام لەبەر هەندێک بارودۆخی ئەو کاتەوە وەهار ناردنی هێز لەلایەن ڕژەمی پێشووی بەعز بۆ ڕانیە ویستیان دەنگۆیەکی وان بیست بوو کە ڕاپەڕین دەست پێ دەکات پێشەوەی ئەو بابەتە بکرێەوە. هەندێک لە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بە پێی و پلانەی کە دانرا بوو ڕۆژبوونەوە ناو شار خۆیان تەسلیم کردبووە بۆ هێزەکانی ڕژەمی پێشووی بەعز بۆ ئەوەی لە ڕۆژی ڕاپەڕیدا بەشدار بن لە ناو شارەوە دەست پێ بکەن و تاوەکو پێشمەرگەکانی ئەوانەی کات لە دەوروبەری ئەو ناوچانە بوون ئاش بێنە ناو شارەوە کە وردە خەریک بوو ئاشکرا دەبوو هێزیان دەنات و زیاتریان دەنا بۆ ڕانیە لەبەرەوە بڕیاریاندا 5 مانگ دەست پێ بکەن. چنووریشی ئاماژەی پێدا هەنگاو بانگا و شارەکانی تری گرتەوە تاوەکو گەشتە شاری سلێمانی. ڕێبین ئەو کات حکوومەتی عێراقی هێزێکی سەربازی زۆری هەبوو، چێکێکی زۆری هەبوو، بەڵام ڕاپەڕینی کوردستان بە شێوەیەکی گشتی سەرکەوتنێکی باشی بەدەست. دۆخەکەی ئەوانیش باش نەبوو، هەر لەبەرەوەی پلانەکەدا ڕێژرا بوو بۆی کە هەوڵبان لە شەڕی کوێیت و ڕاپەڕین شعبانیەش لە باشوور و ناوەڕاستی عێراق دەستی پێکرد بوویتە دەرفەتێک بوو بۆ ئەوەی کە خەڵکی باشووری کوردستانیش بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان و سەرۆک مام جەلالیش لە دیداری تەمەنا باسی دەکات، دەڵێت کەسی فعلی داڕێژەری پلانی ڕاپەڕینی ئاداری ساڵی 1991 ڕەوانشار کاک نوشیروان مستەفا بووە کە بەڕێزان پلانەکەی داناوە دواتر پەیوەندی کردو بە لایەنەکانی دیکەشەوە توێتی پلانێکی لەو شێوانە چەندین کۆبوونەوەیان کردو پلانەکان بە وردەی داڕشتووە. مەهات چەند ڕۆژی ڕابردوش باسمان لەو یادەوەریانە کرد، ینی بابەتەکە تەنها هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێخستنەکانی ناوشار نەبوو، بەڵکو پلانی شانە چەکدارەکان پلانی ڕاگەیاندنیش هەبووە، ینی پلانێکی بەرفراوان بووە، ڕاگەیاندنیش پلانی دانابووە کە 24 ساعت لە پەخشا بن و کاتە ساعتێک بۆ 2 ساعت پەخشیانە بووە، ئەڵام دواتر پەخشەکەشیان فراوان کردو بۆ هەمومانەوە بیستە بێ ڕێبین لەزم ناکەوە بۆ ئازاد برادران ئاگادارەکەینەوە کە حوتی مانگ زەماوەندکەن. راپۆرتێکمان هەیە لەسەر دیداری تەمەن سەرۆک مام جەلال چۆن باسی لە ڕاپەڕین کردووە. دوای من تۆم خۆش لێ گوتم ئاخ دوای من پەرۆش میپاراستنی تۆمە گوتم بڵێ دەوت قسەیەکم هەیە. مام جەلال هەتا ئێستا سەرکردەکانی شۆڕشەکانی کورد لە دەروەی وڵات مردوون، یەکێک لە سەرکردەکان لە ناوە نەمردووە. هێنایەوە لە زمانی شێخەکانی تورکیا و شێخەکانی نەهری و شێخ مەحموود و خوا لێ خۆش بوو ملا مستەفا وانە وتی با ئێمە من و تۆ لە خاکی کوردستان بمرین، وتی با ئێمە وڵاتەکە چۆل نەکەین،
شتێ بەجێ برم لەسەر فلان گرت مام جەلال شەهید بوو لەسەر فلان گرت نەوشیروان شەهید بوو ئەم هینا با بکەین بە نەریتێک بۆ کورد کە سەرکردەکان لە شکانە بەجێ ناڵن منی گوتم وەڵی ماڵت ئەوە بێ وەڵا زۆر پێ باشە 32 ساڵ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمان بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تێدەپەڕێت. کۆمەڵانی خەڵک شاهێدی ئەو ڕاستیە دەدەن ڕاپەڕینەکە بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوت و ڕەوانشاد کاک نەوشیروان مستەفاش پلانداڕێژەری ڕاپەڕینەکە بوو. سەرۆک مامجەلال لە کتێبی دیداری تەمەندا بەرگی دووەم لاپەڕە 1970دا بە وردی باسی لە ڕاپەڕین و پلاندانانی بۆ ڕاپەڕین کردووە لە وەڵامی پرسیارێکدا کە دەڵێت کێ ڕۆڵی سەرەکی بینی لە ڕاپەڕینی ساڵی 1991دا مام دەگێڕێتەوە دەڵێت دەوری سەرەکی ڕاپەڕین هەیەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێکخستنەکانی ناوەی یەکێتی و مەفرەزەکانی ناوە بوون و ئەوان ڕێبەرە فعلیەکە بوون کە لە مەیدانەکەدا بوون. سەرکردایەتی فعلی ڕاپەڕینەکەش کاک نەوشیروان مستەفا بوو. لە درێژەی دیدارەکەدا مام بەردەوامی بە گێڕانەوەکەی داوە و باسی لە ئازادکردنی کەرکووک کردووە لە ساڵی 1991دا و دەڵێت کەرکووک بەهێزێکی سەرەکی یەکێتی کە ڕێبەرەکەی کاک نەوشیروان بۆ ڕزگار کراو کاک کۆسرەد ڕەسوڵ بە هاوکاری عومەر عەبدوڵڵا سەرکردایەتی شەڕی ناوشاریان دەکرد. مام لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا باسی لە دۆستایەتی و هاوڕێیەتی نێوان خۆی و کاکەنەوەی کردووە و داواکاریەکی کاک نەوشیروانی ئاشکرا کردووە و دەڵێت ئێمەش لە دەرەوە پلانمان دانابوو کە هەڤاڵان بنێرینەوە. لێرەدا بەڕاستی ئەو هەڤاڵەی کە دەوری ڕێخستنەوەی هاتنەوەی برد دیت کاک نەوشیروان مستەفا بوو. کاک نەوشیروان مستەفا قەدیم لە کۆنەوە دۆستی من بوو. وەختی کە یەکێتی دامەزرێنامە بوو نووسی بە گەرمی بە پیرەوە هات کە چوین بوو بە ئەندامی سەرکردایەتی دیسان ئەندامەزرێنەر چالاک بوو پاشان بەڕاستی کە پێویستمان بۆ گەرانەوە بگوتی من دەگەڕێمەوە هەرچەندە ئاخر ساڵی دکتۆرای بوو حتا هەندێک لە دکتۆرەکەی نووسی بوو کە وازی لەوانە هەموو هێناوە هاتەوە بۆ سووریا لە قامیشلی مەفرەزەکانی هین دەکردووە لەگەڵیان هاتەوە بۆ ناو تورکیادا هاتەوە بۆ کوردستانی عێراق. هەڤاڵان و هاو خەباتمان لە بزوتنەوەی گۆڕان حەقە زویر نەبن لەوەی گوایە لە ڕۆڵی کاک نەوشیروان کەم کراوەتەوە لە ڕاپەڕیندا. ئەویش بەدوو هۆکار. یەکەم کاک نەوشیروان مستەفا تەنیا مڵکی هێزێک و لایەنێک نەبووە و سەرکردەیەکی نەتەوەیی بووە. دووەم بەڵگە مێژوویەکان سەلمێنەری ئەو ڕاستیان کە کاک نەوشیروان مستەفا پلانداڕێژەری ڕاپەڕینی ساڵی 1991 و ئەو ڕاستیەش چەندین جار سەرۆک مامجەلال سەلماندوویەتی. هەرچەندە لایەنی تر هەوڵی شێواندنی ئەو ڕاستی حاشا هەڵنەگرە بدات دەبێت بیرمان بێت یەکێتی هێزێکی نەتەوەییە و بەوەفایە و مێژووی پڕ سەروەریەکانی کەس لەبیر ناکات. برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. بەڵێ دەچینە بەشی یەکەمی بەرنامەکەمان کە ئەمڕۆ چەند شاید حاڵێکمان هەیە کە بۆ خۆیان بەشداربووی ڕاپەڕینەکەن و
کەسانی تێکۆشەر و دێرینن و ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ناو شاری سلێمانی ئەمانە بابەتی مێژووی چدور بردەکاریەکانیان لێ پرسین بزانین چۆن ئاگادار کراونەتەوە چۆن پلانی ڕاپەڕینەکە داڕێژراوە کێ پەیوەندی پێوە کردووە جلی ئێستش ئاشنای ئەو چالاکیانە بۆ بێتن کە لەو کاتە ینی یادەوەری هەیە هەندێک لە کتێب و شوێنە باس کراوە بەڵام هەندێک بابەتی دیکەشێ ئەمانە ئەبێ وەکو مێژووی یەکێک و بابەتێکی گرنگی مێژووی تۆمار بکرێن بۆی لە یادەوەری هەموو کەسێکا بمێنێتەوە یادەوەری و چیرۆکەکان لە پێشمەرگەیەکەوە بۆ پێشمەرگێکی تر لە کەسێکەوە بۆ کەسێکی تر گۆڕانکاری بەسەرات لەو ڕۆژەیە چۆن چالاکیەکانیان ئەنجام بە پێی شوێنەکانیان بۆ بێگومان و بە پێی ئەو ئەرکانەی کە پێیان سپێراوە بەڵام گرنگت لە هەموو دیوەکان بزاندرێت بۆ ئەوەی کە دوای ئەگەر کەسێک هەبێت بابەتێکی ئەکادیمی خوێنێدە یان بابەتێکی ئەکادیمی مێژووی بنووسێت بێگومان سوودێکی گەورە لەم یادەوەریانەوە بەدڵنیایەوە. میوانی ئەمڕۆمان بەڕێز قادر حاجی کەریمە کە بەڕێزیان تێکۆشەری دێرین و بەشداربووی ڕاپەڕینن کا قادر بەیانێت باش و بەخێراتی بەیانی ئێوەش باش و سپاس بۆ کەناڵەکەتان بەخێربی سەر چاوان یادی ڕاپەڕینە لێ پیرۆز بێت یادی ڕاپەڕین لەسەر جەمگەلی کوردستان پیرۆز بێ بە تایبەتی کە سوکاری شەیدان سەر و ڕێز و نوازشدا ئەنوێنم بۆ سەرجەم شەیدانی کوردستان بە تایبەتی ئەوانەی لە ڕاپەڕین لەگەڵ ئێمە شەید بوون. کاک قادر هەڵبەت ئەم ڕۆژە ڕۆژێکی گرنگە بە نسبەت تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە و بە تایبەت بۆ شاری سلێمانی جا ئەم دەقە و ئەم سەعاتە چی یادەوەریەکت هەیە لەگەڵ یان چیت بە بیر دێنێتەوە؟ وڵاهی لە دوێنێەوە ینی بیرلەوە کەمەوە ئێمە چۆن خۆمان ئامادە کرد ئەم ڕۆژانەوەکو دوێنێ و ئەمڕۆ و ئیمشە و چیمانە کرد و چۆن بووین ساڵانە ئێمە ئەوە یەتەوە خەیاڵمان بەڵام 32 ساڵ تێپەڕێ بەسەر ئەم ڕاپەڕینە تەمەنی ئێمەش بەرەو سەرکەوتنە ڕوا احتیمال لە هەنیشتیشمان لە بیر چوو بێ بەڵام ئەوەی لە بیرم مابێ من وەک خۆی باسیەکەم چونکە مێژوویەکە ئەمە مێژووی گەلی کووردە ڕاپەڕین تەنیا ڕاستەیەکێتی پشکی شێری بەرکە بەڵام تەنیا ڕاپەڕین هی یەکێتی نییە هی هەموو گەلی کووردە بگرە هی چوار پارچەکانی تریشە کە شانازی پێوەکەن و ئەوەی کە زۆر گرنگ بوو ڕاپەڕین سەرکەوت و خەڵک زۆر بەدەنگمانەوە هات بەرەی کوردستانی ڕاگەیەنرا بوو هەموو کەسێک ڕەنگ هەبێت لەگەڵ ئێمەش بێ حەزی لە حیزبێکی تر بووێ بەڵام هەموو کەسێک ئەیزانی کە ئەمە ڕاپەڕینێکە بۆ گەلی کورد ئەو بەرەی کوردستانیە زۆر گرنگ بوو ئیستەش داوا لە هەموو لاینەکانەکەم من وەکو قادری حاج کەریم وەک کەسێکی کە لەو ڕۆژە ڕاپەڕینمان کرد بە تایبەت لە یەکێتی و پارتی ئەگەر ئەو ڕۆژە دروست نەکەنەوە ئەو هاوپەیمانیە ڕێک نەخەنەوە دڵنیا بن سەرکەوتو نابن و ئێمەش شۆڕشەکانی پێشومان لە بیرەوە شۆڕشی قازی و شۆڕشی شێ مەحموود و هەموو شۆڕشەکان کلێنەکان خۆمان بووین ئەگەر بێت و یەکگرتو نەبین بە دڵنیاییەوە ئەم هەرێمە وەکو خۆی نامێنێ ئەگەر ماویشە خەڵکەکانمان لێمان ناڕازیە ئیستا داوای ژیانی باشترمان لێکەن داوای ئەومان لێکەن کە بتوانین ئیدارەیان بین بتوانین خزمەتیان بکەین بگرە هەر لە پارەی ئاو کارەباوە بگرە هەر لە زەریبەوە بگرە هەر لە هەنێشتەوە کە بۆتە باگرانی ئەگەر ئەمانەیە خزمەتی میلەتەکەمان کەین ئێمە ڕاپەڕیمان بۆ کرد میلەتەکەمان ئازاد ئەمانەیە ئەگەرمانەیە خزمەتی میلەتەکە کەین ئەبێت لە هەموو لایەکەوە دەستگیرۆدی خەڵکەکەمان کەین خەڵکەمان لە حاڵاتی خراپایە بازی ئەگەر یادەوەری خۆت بکەیت ینی ئێوە چۆن کەی پیانوتن کە ڕاپەڕینە بێت چۆن خۆتان ئامادە کرد پەیوەندیتان لەگەڵ کیا هەبوو لەو کاتەیە ئێمە وەکو ڕێخستن ئەو کاتانە هەواڵەکانمان ئەزانی بەڵام کتوب چڕ بوو چونکم پەیوەندیکی وها ئەو تۆ تونند و تۆڵمان نەمابوو هەر ئەگەر لە چەند هەواڵێک باید لە ڕێگەی جیازەوەیان لە ڕێگەی خەڵکانێکەوە کە ئەچووە دەرەوە بۆ دەرەوەی با بڵێن بۆ دەروی کوردستان بۆ ئێران ئەوانە بەڵام ئەوەی کە ئێمە گرنگ بوو بۆ ئێمە پارتیزانەکان بوو هێزی پارتیزانەکان کە دابەزی بۆ ئەگەر لە بیرم بێ کاک عوسمانی حاجی مەحموود کاک مەحموود سەنگای ئەوانە بۆ گەرمیان کاک ڕێیز بۆ سنووری عەربەت و منتقەی دەربەنی خان و ئەولا لێرەیشەوەم ئەوەی کە من پەیوەندیم پێوەکردن کاک ئاوەتی شێخ جەناب و مامۆستا جەلال بوون لای شەید حەمەڕەش من لە کاتی ئەنفال توانی بووم خزمەتێکی باشی ئەو پێشمەرگانەکەم کە ماونەتەوە هەتاکو دەربازمان کردن یەکێ لەو پێشمەرگانە شەید سەرحەدی لای ئەنوەر دۆڵانی بوو ئەو کە هاتە ناوشار لەوێ کە پیان وتبوون پەیوەندی بکەن بە ڕێخستنەکانە ئەو کاتەش من ئیشم بۆ کردبوون هاتە ناو شار و پێم وایە سەرەتای مانگی ناتوانم ڕۆژەکەی دیاریکەم سەرەتای مانگی دوو بوو پێیوتم کە ئێمە هێزێکی پارتیزان دابەزیوین و لەم سنوورانە و بەرنامە هەیە و کاک نەوشیروان بەرنمەیەکی داڕشتۆ
بەردامەکە خۆی بەڕێز ڕەوەنشا هەردوو ڕەوەنشا کاگنەوشیبان و مامجەلال دایان ڕشت و بەڵام سەرپەرشتیارەکە کاگنەوشیبان سەرپەرشتی ڕاپەڕینێ. ئیتر ئەو کە هات وتی ئەیانەوێ برادران بتبینن جاهیان تۆ وەرە بۆ ئەویان شوێن و ڕێیەکیان بۆ دابین کە ئیتر من لەوا بووم کە بچم بۆ لای ئەوان ئاگداریان کردمەوە تەتەرمان هەبوو خەڵکات شوێکرد ئەوان لە شاخی گڵەزەردە بوون بەرانبەری سلێمانی شوێنێ بوو پیانە و کانی ئەحمەد بەگ و شاخ ئەو منتیقێشە پشتی داراغا وتیان ئەیانێ بتبینن یان تۆ بچی بۆ ئەوێ یان شوێنێک دانێ کە ئەوان بێن ئیتر دوایەوە برادێکم هاتەوە لەوێ سابیر ڕەحیم لەگەڵ کوڕێکتر نای کاک عوسمان بۆ عوسمانی عەبدوڕەحمان دۆڵانی بوون ئەوان چوو بوون کاکسەرحەیان بینی بوو تویان شوێنێکمان بۆ دابین کە نیان و ناوەکانیشان نەبرد بۆ برادرانە ئەیانێ بێن بتان بینن من شوێنم بۆ دابین کردن لە ماڵی سەلاحی حاجی مستەفا خانۆکەی ساڵێ پێش ئەوە تەواو کرد بوو هەر لە مێشکمانە بوو خەڵک فیرارە بوو خەڵک شتە بوو شوێنێکی تایبەت عەفوونکە شوێنێکی تایبەتی دروست کرده بوو کە بۆ حاڵاتی زەرور منیش ئەو شوێنم بە باش زانیتم مەگەر خوانەخواز کەشفیش بوون ئەو شوێنێکی باشە ئاگداریم کرد کاک سەلاح زۆر بە دڵێکی فراوانەوەتی بابێن کە هاتن ئیتر دیار بوو خۆخۆ پێشمەرگە دیارە پارتیزان و هەموو ڕیشات و جلێ چڵکن و چوینە ئەوێ و حەمامشتیان بۆ داخستن و خۆیان گۆڕی و لەوێ دانیشتنی تر ئێمە منیان بان کرد و لەگەڵ چەند برادێکی ترا دانیش لەگەڵ کاک سەلاح وتیان ئێمە بەرنامەی ڕاپەڕین بەرنامەی ڕاپەڕینمان داناوە بۆ هەموو شوێنەکان یەکێ لەو شوێنانش ئێوە ئەتوانن پەیوەندی بکەن بە هەموو خەڵکانی ترەوە هەم چەکدارەکان هەم خەڵکێکە خۆتان سیقەتان لەسەر بێ ئێمەش داکۆکیمان لەسەر چەکدار ئەگەر من بهێنم و ڕاپەڕینم لەگەڵکە ئەی ژیانی تەئمینە وتیان دڵنیا بە ئافاتێکی سەرانسەری دەرەچێت بۆ ئەو چەکدارانەی کە بەشداری ڕاپەڕینەکەن ئیتر لەو حاڵەتە ئەوان ئێمەیان جێشت و جارێکی چوونەوە شاخ فترەیەکی پێچ و پێم وایە دە ڕۆژێک من وازانم 22 بوو بەڵام دە ڕۆژێک پێش ڕاپەڕین جارێکی تر هاتنەوە سلێمانی چوینەوە عینەن ماڵ پەیوەندیەکانتان چۆن بوو کا خادریانی لە ڕێگەی کێوە بوو شفرەتان بۆ دانرا بوون لە ئێزگەی دەنگیگەری کوردستان هەندێک شتان ئەو کاتانەی کە بیدایەت بوو لە ڕێگەی تەتەرە و ناڵم سابیر ڕەحیم کوڕێکی ئامۆزان بوو لەگەڵ ئەو کاک عوسمانە هاتوشوێیەکردن هەم بە حکمی نزیکی لە سەرحەدەوە سەرحەد لەگەڵ ئەو مەفرزانە ئەو مەفرزانی کە من لە بیرم بێ ئەو کاتە ئاواتی شێخ جەناب سەرپەرشت بوون لەگەڵ مامۆستا جەلال و ئەو پێشمەرگانیش لەگەڵیان بوون ئاری ڕەو بێگرد بوو دکتۆر حەسەنی کانی ڕۆشنایی بوو شەید کەریمی باخی سەرو بوو چەند کەسانێکی تر بوون ئەوانەی کە ئەو کاتە ناکرایم بچین هەمویان بناسی بەستم ئەوەی ترە نەبوو ینی بۆ شفرەیەک دانرا بوو کۆدێک هەبوو کە پێتان بڵێن ئەم کۆدەوە دێمە سەر ئەوە باشە بیدایەت لە ڕێگەی هەم خواردنەکان هەم هەواڵەکان هەم نامەکان ئەمان نرد لە ڕێگەی ئەو دوو برادرەوە بوو کاک سابیر و کاک عوسمان دوای ئەوە جارێکی تر هاتنەوە سلێمانی و داوایان لە من کرد چیتان کردو من وتمەڵای چەند مەفرزەیەکم ئامادە کردو ئەوانەی تر لە 5 کەس تا 6 کەس تا زیاتر ئەوانە هەندێکیشان چەکدارن بەڵام چەکدارەکان پێویستمان بەوەیە کە دڵنیامان کەن کە دوای ڕاپەڕین ئەوانە لێبوردن شمولیان کات لەگەڵ ڕژەمی پێشووی لەگەڵ ڕژەمی پێشوو بوون بەڵام خەڵکانی دڵسۆز بوون لەوە پێشی ئیشیان لەگەڵ کردبووین لەوە پێش هاوکاریان کردبوون هەتا یەکێک لەوانە هەر بە بڕیاری با بڵێن تیپی 57 و کاک سالار ئەو کاتە ڕابەرسیاتی 57 بوو یەکێک لەوانە خۆیان ناردبوون کە بیبە بە چەکدار هیچ کاک ڕۆ چەقژی بوو خۆیان ڕوخسەتیان داوتیان بڕۆ ئیشمان بۆ بکە یەکێک لەوانە ئەو بوو ینی سریەکی لەگەڵ بوو زۆر باش بووە من ئیتر ئەو کاتانە پێمان وتم کاکە بە عموم هەتا حدودی 200 کەس یەتە سەر جادە و ئیتر هەرچی بەسەریە دێتە سەر جادە بەڵام ئیتر مهم ئەوەیە خەڵکەکانی تر هاوکاریمان ئێوە توانی بووتان ئەو خەمڵان دەبکەن کە نزیکەی 200 کەسێک یەتە سەر جادە بەڵێ بەڵێ ئەم توانی بوومان من نەتوانم ناوەکانیش بڵێم ناوەکانیان لەوەیە هەر هەمووی ئەوانە خەڵکانی باش هەمووی ڕێک خرابوون ئامادە بوون یەکێک لەوانە مەفرزەیەکی ینی شوێنێکی حساس تەواری بوو بەڵام خۆی کۆنە ئامرکەرتی یەکێتی بوو لەسەر ئەنفکاتی ئەنفال و لەسەر چەند هۆیەک کە تەسلیم بوون و نایمامە تالە بوو ینی ئەوە پەیوەندی پێوەکر بەڵام من هەر گومانێکم هەبوو نەمەتوانی مباشر لەگەڵیان خەڵک لە بین نابوو بۆی من نەناسێت ئەو ئاگدار بوو هەتا ڕۆژی پێش ڕاپەڕین
ئاگادارمان کردنەوە وتمان پەیوەندی لەگەڵ حکوومەت بچڕێن پەیوەندیان بچڕان و شوێنمان بۆ دیاریکردن و ئەوانێت دێمە سەر ئەوە ینی ئێستا خەڵگەڵێ ڕاپەڕین و خەڵکو ڕاستە کە بوو بە ڕاپەڕین و کە هێزەکان شکاو کە چوویتە سەر هەنێ نقات و شوێنەکان ئیتر خەڵکی تر جاروا ژن مناڵیش هات ئێستا هەندێک کەس باسەکە ینی خۆی لەگەڵ خەڵکە هاتووە بەڕاستیەکەی بەڵام ئەوەی کە گرنگ بوو پێش ڕاپەڕین کە ئەو کەسانە ئافرن بۆ فەرماندانەی کە توانیان بێنە ناو ئەم شاری سلێمانیەوە نەک منیان دیبێ ڕەنگە چەندەها خەڵکی تریان دیبێ لە چەکدار لە تەنزیم لە خەڵکانی تر من باسی ئەوەکەم کە خۆمەی زانم کە خۆم قسەم لەگەڵ کردوون هەردووکیان بۆ مێژوو ماون کاک مامۆستا جەلال و کاگاوات شێخ زەناب ئەو کاتانە ئەوان لەم سنوورە بوون ئامادە باشیەکی باشیان کردو بۆ ڕاپەر باشە کاک قادر بڕیار وا بوو کە ڕاپەڕین لە 7 مانگ دەست پێ بکە بەڵام هاتە 5 مانگ ئەمە هیچ پلانەکەی ئێوەی تێک نەیە هیچ لە ئامادەکاریەکانی ئێوەی تێک نەیە ئێمەی سەریع کرد ئێمەی سەریع کرد لەبەرەوە زیاتر خۆمان ئامادەکەین بەڵام ئەو کاتەوتی کاک ئاوات پێی وتی کاکە یان لە ڕێگەی ئەم تەتەرە و نامەتان بۆ نێرم کە دەست پێ بکەن یان لە ئێزگەی دەنگی کەلی کوردستانەوە ئیتر مەوعیدەکەمان دانا نێنەکەی من ئەوە بوو لە بەختیارەوە بۆ شکر تکایە ئامادە بن و دەست پێ بکەن ئیتر منیش هەر چاوەڕێ کە 6 و کەینەکەم کردەوە ئیزاگەی گەلی کوردستانم کردەوە هەر چاوەڕێ بووم کە ناوەکەی خوێنەوە من بەو شەوە چووم هەمویانم ئاگدار کرد و سیارم پێ بوو حتا مەکتەبێک لە پشتمانەوە بوو سێ دۆشکەی لەسەر مقاومە تایارات بوو بە سیارە بە دەوریا گەڕامتم زام شەو هێزی تریان بۆ نەهاتووە ئەتر کە خەڵکەکان لە سەرکاری زەو دەستی پێکردو ئێمە ئەجەلەمان نەکرد مەبەستەکەی ئەجەلە نەکردنەکە عەفو وەرگم تۆزێ باش ئاوێکیش بخۆیتەوە کاقادر ئەوەکو خۆت وتت لە هەندێک لە خوێندنگاکاندا هێزیان دانابوو ئەو کاتە دوا بوو دوای جەنگی کۆیت بوو ڕژێمی پێشووی بەعاز تووشی شکانێکە بوو بەڵام سوپایەکی بە هێزیشی هەبوو ینی بە تەواویدا نەڕما بوو کۆمەڵێک پێداویستی ینی ئەو چەکانەی کە لای ئەوان بوو بێگومانم ینی نە لای ئێوە هەبووەکو ڕێخستنەکان لە لای پێشمەرگەشە بوو چی بوو وای کرد ئەو جۆش و خڕۆشایی کەین کرد چنوور سەرتا پرسیارێکی لێ کردی ئێستا کاتەکەمان نزی بۆتەوە لە سەعات 9 ئەلێ ئەم کاتانەوە چیتانە کرد لە 7:09 ئەم کاتانە ئەگەر بزانێ چەکانە بەچی حاڵێک پەیامان کردووە یعنی چەک لە قەلاق شاردراوەتەوە تۆ بە شەو بڕۆ چەک بێنەرەوە هەموو باسم کرد بیکەرە تێزا بۆ پاکیان کەرەوە اینجا چەند چەکی لە ماوەیەکی کەمە لە ماوەی چەند ڕۆژە پێشەوە پێ کاکی سەلاح حاجی مستەفا خۆی چەکێکی چاکی هەبوو کلاشکۆفێکی مزەلی هەبوو می دوو سێ چەکمان هاوردبووە لەوانە عمەری برام علی برام ئەمانش لەگەڵ لە ئایلەی خۆمان سێ کەس لەو مەفرەزەیە بووین ئەو چەکانەمان هەو چەکێکی تر کوڕێکی براد خاڵۆزای من لە کوێیتەوە چەکی هاورد بوو حەسەن گڵەزەردەی چون چەکەکەی ئەومان هاورد ئەمە لە ڕێی خزمایەتی و نزیکیەوە نەتەتوانی بەم کەس بڵێ کوڕێکی برایم عەبدوڕەحمان چەکێکی هەبوو ئیتر بە هەر حاڵ لەلای بوو چەکەکەی ئەویشمان ینی کۆمەڵێک چەکی زۆرتان بێجار بۆ نەهات و بڵێنی خۆتان بۆ خۆمان پەیامان کردووە ئەینجا ئەو چەکانە ینی پیان نەداین بڵێن ئەم چەکانە بۆ ڕاپەڕین خۆمان پەیامان کردو بەرزانی کوڕێکی پورزان بوو چەکێکی لابوو بە خۆی و چەکەکەی ئامادە بوو لەو مەفرەزەی من سەرپەرشتیاری ئەو مەفرەزانە بوو زیاتر لە دەشانەی چەکدارە بە تایبەتی ئەرکەکەی من بۆ بەکرەجۆ بوو بۆچی بۆ بەکرەجۆ بوو کە وتی پێشکەوت ئێمە کە ئەوە پێشکەوت قەرار بوو 7 ناو شار نەگرێتەوە ئەوانەی کاک ئاوات و مامۆستا جەلال دەزانن قەرار بوو 7 ئێمە من بەکرەجۆ ئەگەر کۆنتڕۆڵکەین بین جادەی سلێمانی کەرکووک مەفارزیشمان هەبوو لە بارودخانە هەنگاو بە هەنگاو مەفارزیشمان هەبوو لە بارودخانە ملازم ئەو وەختم لازم محەممەدێ بووی سەوازەم ئەمیدە هاوکاریەکی باشی کردین مەفارزی ترمان هەبوو ئەو وەختە پیان و قادسێ لەوێ دامان نابوو بۆی ئێمە تەواوبین ئەم ڕێ قەتعین و جەماعەتی تریش کە لە سنووری کاگڕێیسەوە بوون کاگڕێیس یەکێک بوو لەوانەی کە ئەویش سەرپەرشتیار بوو لەگەڵ منتقەی سوورێن ئەوانش پەیوەندی تریان هەبوو بێن جادەی دەربەنی خان و باریکە و زڕایەن ئەوانە قەتعکەن ڕۆژی یەکەم ڕاپەڕین ئەم دوو جادەیە قەتعکەین دوایتر چۆن هینەکەی هین پێشکەوت ڕانیە هینەکەی ئێمەش کە مسەیتەر بووین ئیتر پەلاماری ناوشاریشمان داژین قەرار بوو یەکەم ڕۆژ ڕێگەکان قەتعکەین ڕۆژی دوایی پەلاماری ناوشار بێ بەڵام ئیتر بەسەرکەوتوانە
ئیشەکە ڕۆی ئێمە جەماوەێکی زۆریش لە پشتان بوون کاراسانی ئێمە ئەگەر بۆت باسکەم لە یەکەم هەنگاوە ماڵی ئێمە هەمووی 200 مترێ لەو دۆشکانە و درو پیانەوە مەکتەبی شاکر فەتاح 3 دۆشکەی لەسەر بوو. من ئەگەر بێت و ئەمە ڕزگار نەبێم خەڵکی هاتوشوێ منەکە ئەوانە ناکرێت کە چوومە دەرەوە سەیرم کرد خەڵک تۆزێ کۆبوو بۆ ئەوانە بەس کە چێکی پێ نەبوو هەیوا قمەیەکی پێ بوو هیوا بوو شتێکی ئەگەر ڕمانێ شتێکی پیا کردوێ بەس نیانەزانی چیکەن ئەوان یعنی بە بەرنمەکەی ئەوانی پیان نەوترا بوو چۆن ئیشکەن کە چوومە دەرەوە وتم کاکە هەموو گەڕەکێک مەفرزەیەکی پێشمەرگەی بۆ دابەزیوە ئیستا مەفرزەی پێشمەرگەی دێتە لاتان ئێمە پەلاماری ئەم دۆشکانە دەین ئێوەش هاوکاریمان کرد پیاوێکی بەتەمەنی لێبوو ناویمان برایم بوو خەڵکی قازیاوە بوو متمانمان برایم چ ئاگاداریان کەرەوە ئەگەر تەقە بکەن هەچی بگرین ئەیکوژین ئەگەر تەقە نەکەن هیچیان لێ لەناو هێزەکانی حکوومەتی عێراقی و کاتە کەس هەبوو هاوکاری تام بکات کاراسانی تام بۆ بکات ئەوەی کە پێ دەڵێم ئەوانە مەفارازانەی خۆمان بوو من مەفرزەیەکم هەبوو لە شوێنی حساسی سعات بە سعات هەواڵەکانی پێوتم ئەوە کەسێکی با ناویشی بێنم کاک محەممەد تەگەرانی بوو لە شوێنێکی حساسا بوو و علی برایشی لای من دانابوو بۆ دڵنیایی وتی و علی برام بالای تۆ بێن نەوەکو گومانێک لە من کەی شوێنەکەی من حساسە بەڵام دقیقە ناڵێم دقیقە بەڵام سعات بە سعات هەواڵەکانی پێوتم کە هێز بۆ کوێچی و کوێ قایمەکرێ و چیەکرێ و چی ناکرێوان پەلاماری شوێنەکەماندا یەکێ لەوانی حەزەکەم باسی کەم ژنێک بوو بە ناوی ناهیدا دایکی دوو پێشمەرگە بوو نایخان شەرواڵی لە پێ کردبوو پێش خەڵکەکە کەوت ئەی و دایکتان خوشکتان لە ناو ئەم نەکەیە غیرەتان بێ پەلاماریان بن یەکێک بوو لەوانە ڕۆڵی بەرچاویان بوو زۆر دەورێکی چاکی بوو پەلاماری دۆشکەمان نا زۆر کەس باسی و دۆشکانە کەڵێمە گرتمانەمانە بەڵام یەکەم پێشمەرگە ئێمە یەکەم خەڵکی ئێمە سەرداری حاجی مستەفا بوو کە چوە ناو مەکتەبەکەوە ئیتر بەکەبانیان لێکردن ینی بۆ مێژۆڵم تەقەیان نەکرد زوربەی عەدەدەکانیش کورد بوون تر ئێمە دۆشکەکانمان گرت و پێم وت و ئەم دۆشکانە چۆن تەقەی پێکرێتی ئاوە سەلەیەکم تەقان بوو ئەوەی ئەگەر تیارە هات نەک ئەمانە مقاومەکەن قاومەی پێ بکەیت کە تەقەکەمان کرد خەڵکەکە ڕای کرد جارەتر بانگمان کردنەوەت من هیچ نییە خۆمان تەقەکە خۆمان بووین ئیتر لەوێ دوو برادر هاتن یەکیان بە ناوی ئیسماعیلەوە ناوی مستعار بوو بە منیان وت پیکابێکیان یەکیان بە ناوی ڕۆستەم داوای دۆشکەیەکیان کرد ئەو دۆشکە دیمیترۆفە قورسانە بە پشتیان و بە حەبل و بە هەموو ڕەکیزە و هەمەکان و شۆڕیان کرد و خستیانە سەر سیارە و بردیان بۆ ئەمنەکە دوایی بردیان بۆ ئەمنەکە ئەوە دۆشکەکانی تریش دوو کەسی قارەمانم لەسەر دانا یەکیان پێشمەرگەی کۆن بوو جێگیری کرد بوو شەید حەمەڕەش پیاوێکی قارەمان پیاوێکی ئازا پیاوێکی چاونەترس لەسەر دۆشکەکان بوتم کاکە هەر هەمان عەدەد ئەگەر تیارە هات تەقەی پێ بکەن ئەگەر تەقەیان نەکرد چیان لێکن لە عەدەدەکان لیان کرد بەڵام پێمانوتمان ئەگەر تیارە هات دەبێ مقاومەکەن ئیتر ئیشەکەی من بکرێت جۆ ڕۆشتم بۆ بکر باش کاک قادر کاتمان ئەم بەشە خەریکە بەرەو کۆتایی تێمەیەنە بە قسەکان ماوانە تۆزێکمان ئەمانە کورتی کەینەوە کۆتا شوێن یاخودچی شوێنێک بۆ ئێوە یان بۆ هێزەکان یا بۆ جەماوەری کوردستان قورس بوو کۆنتترۆلکردنی یا دەست بە سەراگرتنی کە هێزی بەرامبەر بەرگریەکی زۆریان کردبێ دێمە سەر ئەوە من ئیتر سواری سیارە بووم شکاتیان لێ کردبووم کە ئەمە کوڕی خەڵکەدا بە کوشت و ئەوانە لە لای باوکی کاگەنۆر دۆڵان بانی کردم وتی شتیوان نەکەی وتم شتیوان ناکەم ئەو کەسەی کە شکاتی لێ کردبووم ئەوانەم نەبر لەگەڵ خۆم وتم ئەمانە تازە ڕەنگە وەکو پێویست ئیش نەکەن ئیتر برایەکی کاگە ئەنوەر ناوی ئەکرەم بوو لەگەڵ عوسمان کوڕێکی خاڵۆزای بوو سیاریان پێبوتم کاکە بمگەێنە بەکرە جوڵەکەی من تقریبان دەوروبەری سەعات تێپەڕی بوو ئیتر کە چوومە ئەوێ ئەو هێزانەی کە ئامادەمان کرد بوو ئەو فەرمانەی مەفرەزانە کاگنامان بوو کاگنامان لە ئەنفالی ژەر هاوکاری کردین هۆی چەکدار بوو چەکی لەلا بوو ئەو مەفرەزەی ترەڵم مامەتالە لە تەواریەکە بوون ئەوان یعنی ئەوە 15-20 چەکیان پێ بوو ئاربیجی و بیکەیسی و ئەوانە اینجا پەیوەندیەکمان لە ڕێگەی کاک خالیت خوا لێی خۆشوێ شەهید بوو لە کەرکووک لە ڕاپەڕینەکە لە ڕێگەی ئەوە کردبوو بە کاک سەیکەریم و کاک سەیکەریم لە مونەزەمەکە بوو بەڵام پەیوەندی لەگەڵ ئێمە بوو با بۆ مێژوو بڵێن کە چوینەکە ئەوێ هەموو چاوەڕانی منیانە کرد لە ماڵی کاک نەمانور ماڵی کاک جیهاد دانیشت بوون کە تۆ چیت کرد وا دنیا ڕووخا ئەوە بە شوێنمانە ئەگەڕێت حکومەت بە شوێن ئەو مەفەرەزایە گەڕا لەو منتیقەیە وەڵا ئیتر وتم کاکە ئیستا دەست پێەکەین با پەیوەندیەکە بکەین پەیوەندی هێز زەلامێکمان نات کەسێکمان نات بۆ شوێن کاک سەیکەریم هات
کاکسی کەریم ئێمە یەک ئالیزیێتەقین ناینین بە بیناکەوە بۆ منەظەمەکە یەکەم جار بەڵام تۆ ئەوانەی ژوورۆ گەزانی دەسەکەنەوە لەگەڵ مەفرزەکانی ئەوانەی لەگەڵ تا ئەو ڕۆژلی کوردیان نهێنەکەمان و جلی کوردی لەبەرکرد ئەگەر ئەوانەی دەستیان کردەوە ئێوە بیان کوژن ئەگەر دەستیان نکرێت تەسلیمی بیانگرن ئێمە کە ئالیجێکمان تەقان و چوینە سەر منەظەمەکە و ڕسمەکەی سەداممان فشک پێوە نا ئیتر ئەوە گیرا دوای ئەوە پەلاماری مرکزی شورتەکەماندا ئەوانیش بەبێت تەقەت تەسلیم بوون وتم کاکە بەچێکی خۆتانە ئێوەش پێشمەرگەن پەلاماری ئەلبانەکەماننا یەکەم چار قورس بوو بڕوا بکە خەڵک چەپڵەی لیا مناڵ و مەزن کە سوکارەکەی بەزلەیە کردە ژوور لێ یاوی برد بابە خەریکی چی تۆ دوایی کە ئەو شوێنانە گیرا و پەلاماری ئەوێمانە ئەلبانەکەش گیرا ئیتر خەڵک ژن و مناڵ و ئەوانە لە بیرمە بانگ کرد مەرجەبێ بوو وتم کو ئەمە مەسئولی مەرجەب عریفێک هات وتی وتم دەرکە کەرەوەتی ناتوانم ڕەمی مەکەن وتم منیش ڕەمی دەکەم نەیکەیتەوە کردی وتم چەندی چەکتایەتی 2000 قسوور چەکی تایە کە دەرگامان شکان ئیتر ژن و مناڵ و خەرق و هەمووی چەکێ برد لەو کاتانەیشا یەکێک لەو کەسانەی کە لەگەڵم مابوو مەفرزەکانی تر شوێن بە شوێنێ بۆ ئەلبان بۆ شوێنەکانی تر هەموو دابشمان کردبوو کە بوو بە تەقە لە لای ئەلبانەوە وتیان جێی حکوومەتی عراقی هات کە هات خەڵکەکە هەموو تفەنەکانی فڕێ پیاوێک لەگەڵ من مابوو یەکی تر لەگەڵ و ناوی عومەر بوو لەگەڵ کوڕێکی تر ناوی شێم محەممەد بوو شێم محەممەد لەگەڵ ئێمە بوو من سەرپەرشتیانی هەموو ئەو مەفرزانە هەموو منتقەی بەکرەجۆ بووم ئەوەی خەڵکی بەکرەجۆیە زانێ زۆر بەباشی و ئەو مەفرزانش زۆر بەچاکیە زانێ وتم کاکە ساقی نازانی ئیڤایەک بەستاوتی بەرەوەڵاپەیەکی لێڵگرت ئیڤاکە ئیشی کرد هەر بە خەڵکەکە و بە جوندەکان و بۆوانە چەکانمان کورد زیاد دە 50 چەک بوو بیکەیسیەک و ئارویجێکیشمان تێکرد و ئیتر ڕۆشتین بەرەو ڕووی شەڕەکەی تر کە لە ئەلبان دەستی پێکە شوینە ئەوێ ئەوانیش ئەویان کۆنتترۆل کردبوو بە سیارەکەەوە هاتین وتم ئەم چەکانە بابەرمە شوێنێک داینم دوایە دەم بە خەڵک چوومە ماڵی برایەکەم تازە خانووی کرد هەنێک چەکانیشمان داگرت وتم بەخوا خانۆکەی ڕوخێنن دوایی هەم هاوردمانە بردمە ماڵی خۆمان بڕوا بکە بە خەڵکمەوە کورە چاک چۆن ترێ تەماتە فرۆژە کورە وەرن چەکتان بەمێ کورە خەڵک بەعزێکی نەهات یەکێک میوە فرۆش بوو چەکێکی وەرگرت لێم و مان برایمەکە کە چوو خەبەریا بەهینەکە چەکێکی مزەلی ما پێی و ئەو خەڵکانەی تر چەکەکانم لای خۆمدانا دوور و درێژە تا لەبەرەوەی کاتەکەشمان دەنەما ئەگەر خۆ لە کۆتای شتێکت ما بێ ئەم بابەتانە زۆر گرنگن بۆ ڕاگەاندن بێ بۆ دۆکۆمنتی بۆ سپەی دووس بە یەکێک کەسێکی ئەکادیمی بێت بابەتێکە بێت خۆت چیت ما بێت و بۆ مێژوو بیڵێ لێرە وەڵاهی بۆ مێژوو من ئەوانەی کە ئێڵێم یەکەم شت سەری ڕێز بۆ شەیدەکان دانێنم بۆ کە سوکاریان بۆ هیچ بەتایبەتیوانێ ڕاپەڕین ئەو شەیدانە هەر لە یەکەم ڕۆژ لەکەم هەڵمەت شەیدێکمان ئەحمەدی حاجی مەحموود خەراجیانی شەید بوو شوێنێکە بوو پیانە و شعبەی ئەنفال لەوێ شەید بوو شەیدێکی ترمان ناوی محەممەد بوو کوڕی حەزەکەم باسییان کەم کوڕی مام عەبدول بوو لە ڕیعای شەباب دۆشکەکان شەیدیان کرد لە بەکرەجۆ تیارەکان لیان داین لە ئەلبان کوڕێک ناوی ئەهین بوو یاسین بوو یاسینی عەلیب عەلیان پێوت شەهید بوو وەلحاصڵ کوڕێکی تر ناوی مشیری حاجی مەحموود بوو لە ئەمنەکە لێرە شەهید بوو ئەمانە ئەو مەپارێزانەی ئێمە لە یەک شوێن نەبوو سەردارێکی ماڵی لەسەر کارێز بوو عەلی ڕەوف لە منتقەی شێمحێدین و بۆ ئەمنە کۆنەکە دامان نابوو مفارزەکانی تر سڵای حاجی مستەفا بۆ شعبەی ئەنفالەکە دانرا بوو هەمانە هەموو دابەشمان کردبوون هەر یەکە و لە شوێنی خۆی بەڵام هەمووی بە سەرکەوتویی دوای ئەوەی کە ئێمە سەرکەوتو بووین لەوێ ئینجاکە بۆ ئێوارەکەی چوین بۆ هاوکاری ئەوەی کە گرنگ بوو ئەمنە سوورەکە بوو شەڕی زۆرتیا بوو ئێوارەکەی چوین بۆ هاوکاری ئەوان تیا کرد یەکێک لەو پێشمەرگە پارتیزانانەی کە پێویستە باس کردایی کوڕێکی ئازای چاک شەید شێخکەریم بە تاقی تەنیا خۆی گەیانە ناو جەماوەرەکە و لە ئەمنەکە ئێوارەکەی شەید بوو یەکێک لەو پارتیزانەی بڕاب کە ڕەنگە ماڵ کەسوکاری خۆی نەدی بێ کە لەوێ شەید بوو کە هاتەوە دەورێکی گرنگیان بوو داوای من بۆ هەموو حیزبەکان بە تایبەتی یەکبوون یەکگرتن بە تایبەتی یەکێتی و پارتی درەنگە هەتای ڕۆژێک زووتر سعاتێ زووتر پێک بێنەوە و خزمەتی هاوڵاتیەکانمان کەن خزمەتی ئەم گەلە چەساوی بکەن کە بەڕاستی خەڵک بێزارە خەڵک بێتاقەت بووە خەڵک جاری وا هەیە تااقەتی نێباسی پێشمەرگە بکە ئیستا من ئەم قسانەکەم ڕەنگە هەنێ خەڵک گاڵتەی لێبێت بەڵام بڕواکە من ساحێبی ئەو قسانم هەر کەسێک ئەگەر قسانەی بەڕاست نزانانی ئەتوانێت بێت بەڕۆڕوو بێتەوە لەسەر کەناڵێکی دەستیەوەش خۆش بێ داوای لێبوردن لەو خەڵکانە کەم ناو منە بردون باسم نەکردوون سپاس بۆ هەموو ئەو مەفرزانەی لەگەڵمان بوون سپاس بۆ ئەو خەڵکانەی کە هاوکاریان کردین بە تەنیا نەبووین ئێمە کایتر بوو بە
بوو بە شۆڕشێکی بوو بە ڕاپەڕینێکی جەماوەری خەڵک ئام جاریوان مەڵمش ناڵیشمان لەگەڵا هات بوو کەو کاتانەی کە خەڵک سامیشکا و زانی سەرکەوتن بەدەساتوە زۆر سپاس بۆ نمونەتان زۆر بێکار قادر زۆر سپاس سپاس بۆ قادر حاجی کەریم کە بەڕێزیان تێکۆشەری دێرین و بەشداربووی ڕاپەڕین سپاس بۆی کە لە بەشێ پۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش دەستان سپاس دەکەین. راپۆرتێکی دیکەمان هەیە لەسەر ئەمە لە چەند دیوێکەوە ئەمڕۆ لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستان باس لە بابەتەکانەکەین. یەکێک لەو دیوانەی تر پێشمەرگەکانن فەرماندەکانی پێشمەرگەن کێک لەو کەسایەتیانە لاڵو عەبدوڕەحمانە کە باس لە بیرەوەریەکانی دەکات لە سەردەمانی ڕاپەڕیندا. سەرکردە لاڵۆ عەبدوڕەحمان پێنجوێنی لە بیرەوەریەکانیدا بە ناوی نیو سەدە بۆ نیشتیمان گێڕانەوەیکی وردی بۆ ساتەوەختی ڕاپەڕین و دواساتەکانی پێش ڕاپەڕین و پلان و بەرنامەی هێزی پێشمەرگەی کوردستان و سەرکردایەتی یەکێتی کردو و بە بەڵگەوە چەندین ڕاستی سەلماندووە. لاڵۆ لە لاپەڕا 675دا دەگێڕێتەوە و دەڵێت ماوەیەکی کەم دوای ئەنفالەکانی ڕژێمی بەعەس یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک مەفرەزەی پارتیزانی نەردە قوڵایی کوردستان بۆ ئەوەی درێژە بە خەبات و شۆڕش بدرێت و پەیوەندی لەگەڵ ڕێخستنەکانی ناوشارەکان نەبچڕێت. دوای داگیرکردنی کوێیت لەلایەن ڕژێمی سەدام حسێن و بارودۆخی لاوازی ڕژێمی بەعەز کە لە ئەنجامی گەمارۆی نەتەوەیە گرتوەکان و گوشاری وڵاتانی عەرەبی و ڕۆژئاوا هاتبۆ ئاراوە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بیر و هەوڵی قۆستنەوەی ئەو هەلە مێژوویەدا بوو بەو هیوایی کە بە سوودی گەلی کورد پشکێتەوە. لە کاتێکدا کە مامجەلال بۆ ئیشوکاری شۆڕژ ماوەیەکی زۆر بوو لە دەرەوەی وڵات بوو لەسەر داوای نەوشیروان مستەفا سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاسمەڕەش دیراسەیەکی وردی بارودۆخی عێراق و گۆڕانکاریەکانی ناوچەکەی کرد. سەرنجام بڕیاردرا کە سوود لەو هەلە مێژوویە وەربگیرێت و ئامادەکاری بۆ پرۆسەی ڕزگارکردنی شار و شارۆچەکانی کوردستان بکرێت. نەوشیروان مستەفا ئەندازیاری ڕاپەڕینەکەی 1991 بوو. نەخشە و پلانی بۆ ڕێخستنەکانی ناوشاری سلەیمانی، کەرکووک، هەولێر، دهۆک و قەزا و ناحیەکان و ئۆردوگا زۆرەملەکان و هێزی پێشمەرگەدانە و داوای لێکردن کە خۆیان بۆ هێرشکردنە سەردام و دەستگاکانی ڕژێم ئامادە بکەن. کاک نەوشیروان نامەی بۆ ژمارەیەک سەرۆکجاش و مستەشارەکانی ڕژێمی بەعەز ناردوو لێبوردنی بۆ دەرکردن و داوایان لێکرا کە بەرەنگاری هێزی پێشمەرگە نەبنەوە. لاڵۆ دەگێڕێتەوە و دەڵێت ڕۆژێک کاک نەوشیروان پێی وتم گەر سەرۆکجاش و مستەشار دەناسم با ناو و شوێنی دانیشتنی بدەمێ بۆ ئەوەی نامەیان بۆ بنێرێت. پاشان یەکێتی نیشتیمانی کوردستان تەشکیلاتی نوێی هێز و ڕێخستنەکانی خۆی کرد و هێزی پێشمەرگە و ڕێخستنەکانی بۆ پێشات و ئەگەرەکان ئامادە کرد. لە ناو شار و شارۆچکە و ئۆردوگاکان شانەی چەکداری دروست کرد. بەشێکی تر لە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بریتی بوون لە مەفرەزە پارتیزانەکان. بەشێکی تر لە هێزەکان لەسەر سنوور لە ئامادە باشیدا بوون. نەوشیروان مستەفا چەند مەفرەزەیەکی ناردە ناوشار و ئۆردوگا زۆرە ملەکانی ڕژێم بۆ ئەوەی ڕێخستنەکانمان بۆ هێرشکردنە سەر ڕژێم ئامادە بکەن. لە هەولێر بەرپرسی یەکێک لە مەفرەزەکان مستەفای سەید قادر لەگەڵ چەند پێشمەرگەیەکی تر دەستگیر کران. هەموو ڕێخستنەکانی ناوشارەکان ئاگادار کرانەوە کە خۆیان بۆ هێرشکردنە سەردام و دەستگاکانی ڕژێم ئامادە بکەن. لە درێژەی باسەکەیدا لاڵۆ پێنجوێنی زانیاریی کەم بیسرا و ئاشکرا دەکات و دەڵێت لە کۆبوونەوەیکی بەرەی کوردستانیدا یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە و پلانەکانی خۆی سەبارەت بە ڕاپەڕین بە حیزبەکانی کوردستان ڕادەگەیەنێت. هەرچەندە هەندێک حیزبی کوردستانی باوەڕیان بە ڕاپەڕین نەبوو و بەشێکی بە مەحاڵیان زانیوە. بەڵام سەرنجام هەموو لایەنەکان بەرنامە و پلانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەسەند دەکەن. لە لاپەڕا 680 سەرکردە لاڵۆ عەبدوڕەحمان پێنجوێنی درێژەی بە باسەکەی داوە و نووسیوێتی سەرکردایەتی پارتە کوردستانیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە وردی چاودێری بارودۆخەکەیان دەکرد بۆ هێرشکردنە سەردام و دەستگاکانی ڕژێم. لە ئێزگەی دەنگی گەلی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری بۆ ڕێخستنەکان بڵاو کرایەوە کە ڕۆژی 7 زەماوەند بکەن. ئاگاداریەک لە زناکۆوە بۆ ئازاد 1960 ڕاپەڕان ئاگادار بکەوە حوتی مانگ زەماوەند بکەن. بەڵام برادەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕانیا دەستپێشخەریان کرد و بە پشتیوانی جەماوەر لە 5 ئادار ڕانیایان ئازاد کرد.
ڕۆژی 6/3/1991 بروسکەمان بۆ کرا کە هێزەکانی ئێمەش لە حوتی ئادار دابەزن بۆ شارە زور. ئەو شەوا لە سنووری چیای سوورێن ئاوهەوا گۆڕا بۆ باران و سەرما و سۆڵا، هەندێک جاریش ئەبوو بە بەفر و زریان. پێشمەرگەکان کە ژمارەیەکیان چەکیان پێنەبوو لە قەڵاخانیەوە بە شاخی سوورێندا سەرکەوتن. لەو بڕوایەدا نەبووم کە بەو بەفر و باران و سەرما و سۆڵەیە پێشمەرگەکان شاخی سوورێن ببڕن و دابەزنە شارە زور. دواتر هەواڵیان پێگەیشت کە پێشمەرگەکان گەیشتبوونە شوێنی مەبەست. بەپێی ئەو پلان و بەرنامەی کە سەرکردایەتی دایڕشت بوو، ڕۆژی 1991 ڕاپەڕین لە سلێمانی بەرپا بوو. هێزی پێشمەرگە و ڕێخستنانی هێنیەکانی ناوشار و خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەری سلێمانی گورزی گەورەیان لە دام و دەستگاکانی ڕژە مۆشاند و سلێمانیان ئازاد کرد. ئازادکردنی شاری سلێمانی ورەی جەماوەر و هێزی پێشمەرگە و دانیشتوانی شارەکانی تری کوردستانی زۆر بەرز کردەوە. زۆرن ئەو کەسانەی کە ڕۆڵی بەرچاو و ڕۆڵی گرنگیان هەبوو لە سەرکەوتنی ڕاپەڕینەکەی ساڵی 1991 و بە دیاریکراوی لە حوتی سێ لە شاری سلێمانی و بە تایبەت ڕێخستنەکانی ناوشار. جا ئەمڕۆ ڕێبینێکێک لەو تێکۆشتە دێرینانە لەگەڵ ئێمەدا میوانە و باز لە یادەوەری و بیرەوەریەکانی خۆی و چیرۆکی ئەو ڕۆژەمان بۆ دەکات کە چۆن ئامادەکاریان کردووە و پلانەکانیان چۆن جێبەجێ کردو، بەرنامە ڕێژیان بۆ کردووە، چۆن لەو ڕۆژەدا توانیویانە سەرکەوتنی گەورە تۆمار بکەین. بەڵێ هەر لەگەڵ ئەو مەفرەزانەی کە پێکەوە بوون لە سنووری بەکرەجۆ لە ناوشاری سلێمانی کە پێشتر لەگەڵ کاقادر قسەمان کرد، کاک ئازادیش بە هەمان شێوە پێکەوە بوون. کاک ئازاد سەمەد تێکۆشەری دێرین و بەشداربووی ڕاپەڕین ئەوش لەگەڵمانەیە. کاک ئازاد بانیتان باش و سپاس بۆ بەشداریکردنشتان پیرۆز بێت، ڕێز لە خەباتان دەگرین ئێمە. ئەگەر ئەو یادەوەریانەی کاقادر باسی کردن پێکەوە بوون وابزانم پێکەوە کارتان کردووە، چکە لەوە گوت لە دێدوانەکانی بوو، گوێ لە قسەکانی بوو باسی کرد، چیتر هەیە گە بتێ زافەی بکەی وەگەر لە دوایەوە دەست پێ بکەی بۆ دوایەوە چیتان کردەوە، چیتان پێسپێدا؟ بڵێ وەکو بەکرەجۆ تەبەن هەر هەموو بەکرەجۆ زانێ ماڵی مام ئەحمەد ئەحمەد نەجم بڵێن کە ئامۆزای باوکمە، سێ کوڕی شەهیدە، هەر کێشەیەک و هەر هینێکە بێ دایمە پەیوەندی بەوانەوە کراوە و بەداخەوە کاک نەعمان حازر نەبووە ژنابووایە ئێستا لێرە بوویایە. پێش ڕاپەڕینیش لە ئەنفالەکان ئێستا کاگەنوەر دۆڵانی و کاک سالاری ڕابەر سیاسی و ئەوانە ماون کە چەندین پێشمەرگە هەر لە ڕێ ئەوان و ئێمەوە هێناومانەتە ڕێعایە لە ماڵی کاک محەممەد ئێستا لە کۆمەڵ لە هینی ژەکە لای کاک سالاری ئەندام مەکتەبە لەوێ لای کاک سالاری لا لە سەرحەد ماوە ماڵەکەی کرد بە مەقڕی پێشمەرگە لەو کاتەیە کە خەڵک هەر نێوێرە ناوی پێشمەرگە بێنێ. لە ڕێی مامیحای مستەشارەوە بە ڕەحمەت بێ مستەشار بوو، بەڵام مامجلال خۆی کردبووی بە مستەشار و لەسەر بڕیاری ئەو مهندیس بوو. ئەو پێشمەرگانەی هەر هەمووی لە ڕێی ئێمە و چکە ناسیاوی ئێمە بووە، هەمووی بە چەک و ئەسلحەی خۆیەوە بردووت ڕزگار کردو بۆ سنووری ڕزگارکرا و کە ئێرە سنووری ڕزگارکراویان نەمابوو. جا لە ڕاپەڕینەکەش بە حکمی ئەوە کاک نەعمان پەیوەندی بە منەوە کرد. یەکەم جار هات بۆ ماڵی ئێمەوتی تۆ بەنسبەت لە من گەورەتری و ئەوانە من سێ چوار برام تیاچوە و ئێستاش پەیوەندی پێمە کراوەتەوە بۆ شانەی چەکدار و بۆ ڕاپەڕین. ڕەهت چییە؟ وتم زۆر باشە و منیش ڕەهم هەیە و باشترینشت ئەوەیە. تر ئەوە بوو هێزێکمان لەوێ دروست کرد هەر لە کەسوکاری خۆمان کاک جیهاد براکانی کاک جیهاد پێشمەرگەیەک بوو، هەر لە ئەنفالەکانیش بە تاقی تەنیا مایە و خۆی شار بوو زۆر کوڕێکی قارەمان بوو. لەگەڵ براکانی لەگەڵ زاواکانی لەگەڵ ئەوانە هەمووی پەیوەندی دروست بوو. بەڵام کاک نەعمان لە ڕێی ئەم کاقایرەوە جەماعەتی بینی بوو کە ئاواتی شێخ جەناب تاڵەن سەرپەرشتی ئەو مەنتیقەیە کرد، بەس ئێمە من وەک خۆم نەمبینی بوو. بەڵام ئەمزانی کە برادران کاگاواتیان بینیوە هەمویانیان بینەوە. کاک نەعمان هات بۆ ماڵی ئێمە، وتم من کاکشێ محەممەد دەزانم لە شوێ کاکشێ محەممەدیش پێشمەرگەیەکی زۆر کۆن بوو، زۆر کەسێکی ئازا بوو، ئامەرکەتی دوی بازیان بوو کاتی خۆی. وتم پەیوەندی بەوی شەوە بکەین و ئەویش ئێستا من نەزانم لە شوێیە. تر ڕەنگە ئەو پەیوەندیشی هەبوو بێ لە ڕێی خۆیەوە لە شوێنێکی ترەوە، بەڵام من نەمەزانی. ئیتر کە چوین کاکشێ محەممەدیشمان بینی وتی کاکە گیان ئیتر هەر لە خۆشیان زۆری پێخۆش بوو، ئەویش ئامادە بوو. تر ئەوە بوو بەردەوام هین بوو چەکدارمان دروست کرد، دوشمان دروست کرد و خۆمان
هەندێک چەکمان هەبوو هەر ئەو مستەشار و شتانش چەکمان لابوو من خۆم چەکم لابوو دوای من کاقایریشم بینی پەیوەندیمانە کرد و ئەوانە ترە و کاگاوا تێبینی و مامۆستا جلالێ بینی و ئەوانەیە بینی و خەبەرەکانی ناو بۆ هین هەتا دوای کاک سەرحەت هاتە ماڵی سەرحەدی برای ئەم کاگەنوەر دۆڵانە هاتە ماڵی کاک نەعمانیش وەکو اختیفایشمان بینی ترەوە بوو پێشەوەی کرد هین بێ کاکشێ محەممەد ژتی کاکە ژیان من پەیوەندیەکەم بە مەفرستەیشی تەواریەوە ڕەفیقی بوون بار هۆیەک بێ تەسمیل بۆ پێشمەرگەیش قارەمان بوو مامەتالە لە تەواری بوو ئێوتمان زۆر چاکە ترەوە کاکشێ محەممەد پەیوەندی کرد بەوانەوە کە پەیوەندی کرد بەوانەوە ئەوانیش بۆ ڕۆژی ڕاپەڕین من ماڵم لە ڕزگاری بوو هێنانیە بەر ڕزگاری هەمووی بەچاک و بەشتەوە ئەم کاگوەستا حەسەنی خۆمان دراوسێن بوو کە ئێستا مدیری ئاسایش بوو ئەوانی بینی وتیەوە چین وتم وابزانە پێشمەرگن بردنی بەرەو بەکرەجۆ کاکشێ محەممەد تر اختیفای پێوەکردن لەوێ بۆی شارنەوە تا ڕۆژی دەستپێکردنەکە بەڵام مامەتالە قسەیەکی کرد بوو من بە شەرتێ پەیوەندیەکەم پورزەریف بەسەند بڵین دایکی خاڵ نەعمانە کوڕی دایکی سێ شەهیدە پیس زەمانم بکە کە من کاگازادی سەگرمەی شتێ بەرامبەرم نەکە ئەوە قسەی مامەتالە بووە کە وەختی خۆی کردوێتی ئەو زەمانەی کرا تر هاتە بەکرجۆ تا ئەو ڕۆژەی تر ڕاپەڕینەکە نزیک بووم ڕۆڵی کاخالی دیشمان نابێ بیرچێ کاخالیدی حەبید کۆستەیبان ئەوە پەیوەندی کرد بە منەزەمەکەەوە هەر کەسە و ئیشێکی پێس پێدرا تر منەزەمەکەش ئەوش کاکسەی کەریم و براکانی و کەس و کار بوون لە منەزەمە بوون ئەوانیشی مسۆگەر کرد خالی لە حوتی مان کاک ئازاد لە سەعات چەند ئێوە دەستان بە جوڵە کرد یاخود چالاکیەکانتان دەست پێ کرد ئێمە ئاگامان لێ بوو سلێمانی دەستی پێکرده بوو زۆر ئەمانیش دەست پێ بکەین بەڵام تۆ نەدەستوانی لە خۆتەوە دەست پێ بکەیت تا ئەمرەکە نێ چاوەڕی فەرمان بوون جەماعەت هەر هەمووی لە ژوورەوە بوون من بە حکمیەوەی کە زۆر هینم لەسەر نەبوو شتیبام زۆر لەسەر نەبوو وتیان کاکە تۆ بڕۆ لەسەر جادەکە چاوەڕێکە بەشک و کاقایار پیا بێ و بیهێنی ئەوان هەمووی لە ژوورەوە حاضر و ئامادە ئەم کاقایارە دەوری دوانیەوە ڕۆ تر وەختێکم زانی کاقایار لادایش پێ بۆ کاتە کاقایار پیا بوو سەرکەوتم کاکە بووە تاخیر بۆ تەحملیان نەماوە سلێمانیمی دەستی پێ کردووە وتی ئێستا هینەکەین ترەوە بوو دەستمان پێ کرد و کە هاتینە دەرەوە بەرەو منەزەمەکە ڕۆشتین و منەزەمەکەش پێشتر هاتن قسەیان لەگەڵ خۆمان کرد و لەگەڵ جەماعەت و لە ڕێی کاخالیدی کاک حەمیدەوە ئێتر منەزەمەکەش هەر هین بوو بەس مەرکەزەکە تۆزێ کێشە بووەوەیش کاکشێ محەممەد کە قازیفەی شتەقان مەرکەزەکەش هەر نەما تر معسکەری لێبوو بەرەو ئەلبان و بەرەو ئەوانە تر خەڵکەکەش بەعام بوو بە ڕاپەڕینی عام جەماوەری گەورەش پشتیوان بوو لەو بابەتە ئەمە پلان بۆ داڕێژرا بوو ئەم بابەتانەی کە ئاتان کرد ینی خاڵ بە خاڵدانرا بوو پێشترەوە خۆتان کۆبوونەوەتان لەسەر کرده بوو وتوان ئێمە پلانەکان بەو شوێ سەرەتا پەلاماری ئەو شوێنەیە دواتر بۆ ئەوە یان بابەتێک بوویتر بەپێی خەڵکەکە و ئەو جۆش و خڕۆشەی و کاتە بەرنامە داڕێژرا بوو یەک دوومان پێشەوە ئەوە زانە هەمووی قسە کرا بوو خوارهوار بە شەو ڕۆژ و کوبێ 24 ساعت قسەی ناکرێت کە تۆ ڕاپەڕی خێرە خالید نەزەمەکەی مسۆگەر کرده بوو کاقادرەوتی لە سەرەتای مانگی دووە بەڵێ تقریبا ئامادەکاری باشمان ئیتر ئاواتر مانگێک زیاتر ماونیوم زیاتر پێش ئەوە بەرنامەی بۆ داڕێژرا هەمووی یەکتریمان هەمووی کۆکردنەوەی یەکتری ئاگادارکردنەوەی یەکتری هەمووی کراوە تابەت ئەو ڕاپەڕینەش من کە ئێستا هاتم بۆ ئێرە بەڕاستی ئەمیز نێم بۆ مقابلە و ئەوانە ئیتر لەبەرەوەی بۆچی واللهی لەبەرەوەی حەز ناکەم یەکێتی ئاوا ببینم یەکێتی کە ئاوا لە ناو خۆی ناڕێکە کە یەکێتی لە ناو خۆی تەباو برانیە حەزەکەم یەکێتی وەکو چەپکە گوڵەکەی مامجلال بیرکاتەوە بەڵام بیرم کردەوە گەر من نەچم لایەنی تر لەوانەیە وا باسکا بڵێ بەکرجوو ئێمە کردومانە یا ئێمە بووین ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو قارەمانەکانی وەکو ئێوە و خەڵکی نەبێ ڕەنگە ڕاپەڕین هەر نەکرایە تاوان بە ئاگاداری و بە سەرپەرشتی و ئەمری مامجلگن ئەمە لە زمانی خۆتانەوە بابەتە مێژویانە بزانین دوای ئەوە چیتان کردیانی بۆ نوە کە ڕاپەڕین دەستی پێکرد لە بەکرەجۆ بەو شێوەیە شوێن بە شوێن ڕۆشتن تا کۆتا شوێنتان ئەلبانەکە بووە دوای ئەوە نردیان بە شوێنتانە هەوکاریتان کرد بۆ ئەوی کە ڕوو لە ئەمنە سوورەکە بکەن کە لە سلێمانی ئەو مقاومەی لە ڕاپەڕینەکە لە هیچ شوێنێک حکومەت تەقیتیان نەکردووە کوین بەڵام لە بەکرجوویەکە ئێمە لە ئەلبانەکە بووین من و کاکشێ محەممەد لێ بووین هەر خۆمان بەشدار بووین لەوێ کۆپتەر ئاوا بەسەر سەرمانەوە ستا و تەقەی لێ کردین و شەهیدیش شەهید و بریناری شەبوو یاسین عەریف عەلی هەر لەوێ شەهید بوو
ئیتر ئێمە هەر بە یەکە و بەلایەکە دابڕین هەتا من کاشێ محەممەدم نەبینیەوە من ڕۆیشتمتم نازام چی لات دەنگۆیەوە بتیان کاشێ محەممەد شەید بووە ئیتر ئاوا بوو وەزعەکە بە ماوەی چەندێک کاگازاتوانیتان لە ناوچەی بەکرەجۆ ئەو سنووری لە دەسەڵاتی ئێوە بۆ پاکیکەن تا ئەسرەکە هەمووی تەواو بووە چەند سەعاتێک یەک دو ساعتێکی پێچوو فرێمە بیرمان لەوە ناکردەوە خەڵک هات چەچیە بەرشتیە بچکە عینە ڕوحی هەموو منطقەی سلێمانی بوو ئێمە بیرمان لەوە ئەمان لەوانەیە دوای ئێوارە حکومەت بێ و بچین بەلایەکە بیرمان لە شتنە من خۆم شخص خۆم سیارەمە بە سیارەکەی خۆم شار بووە بەڵێ تر خەڵک لەوێ قاسەیە ئەشکان ناس حەز ناکەم ناوی بێنم بە بەرچاوی ئێمە قاسەکانە بڕێمە قسەمان ناکرد بەڵام بۆ پلانتاندا نابوو بۆ نمونە ئەگەر بێت و هێزی تر بێت بە تایبەتی کە ڕاپەڕینەکە دەستی پێکرد بوو ئێوە ڕێگە بوون بەرەو کە هێزی تر بێت بەرەو سلێمانی ئێوە ڕێگەی لێ بگرێت نێڵن هێز بێتە ناو شەش کەسێک هەر لە پێش بەکرێجۆ ئاداری ئەوە زعبوون زان چی ڕۆدا چی ڕووناداوە هەبوو بەعضیشی هەر لە منەظەمەکە مایەوە ڕێگەی سلێمانی کرد ئەو کاتە دەواازی شار بوو بۆی کە لە ڕێگەی سلێمانی بە سلێمانی ڕزگار ببوو ئەنی لە منطقەی بازانیش هەمووی تەواو بوو بۆیە زۆر ترس نەبوو بەڵام کە ئەو کۆپتەرانە هاتن خەڵک تۆزێ وەرەی هین بوو بەزیتر کۆپتەرەکان هەر ئەو دووسەر لیان تەقان و ڕۆیشتن ترم جا خەڵک ئێتر هەر خەڵک و هەر هین بوو هەمووی بەرەو ئەمنە سوورەکە ڕۆی و ئێمە لەوێ ئێتر وەکو حاکم کەوتی ناهینی بەکرەجۆ و بەسەر دەوایرەکانەوە بۆی سارە نەبرێ و بۆی شت نەبرێ و بۆی دایرە نەشێ و بۆی حتا ئەو دایری زراعەوانەمان هەمووی پاراز بە سارەوە بە هەموو شتێکەوە نەماشێت کەس هیچ شتێ بەرێ جگە لە ئەمنە سوورەکە کاگازات کە کەوتە ڕۆژی دوای تر کەوتە هەشتی مانگ چ گەڕێکێکی تر چ شوێنێکی تری سلێمانی پیچ و یان کاتی ویسە تا پاکرایەوە والله ئەوەی من بزانم بە زۆری بەس ئەمنە سوورەکە مابوو هەژنە هەموو شوێنەکان ڕزگار بوو کاتی کەمی پێچوو دەستان خۆش بێ زۆر سپاس کاگازات ئەگەر لە کۆتایەتەوە تر بەڵام ئەوەی کە منەمەوێ ڕۆڵەکان لەبیر نەچێ هەرکەس ڕۆڵی خۆی هەبێ بەڕاستی لە ماڵی کاگنەمان ئەگەر نەبێ ئەو هێزوشتە و ئەو چەکدار و شتە هەمووی دروست نابووە بە ئاسانی وەگەر ڕۆڵی کا خالی کا حەمیل نەبووە ڕەنگە منەزەمەکە بە حکمیەوەی تێکەڵ بوو لەگەڵیان ڕەفیقیان نەبووە بە ئاسانی پەیوەندی نەکردایە پێش ڕاپەڕین تەبەنەوانەمی پەیوەندیان کردو کاکسەی کەریم کە براکانی هەمویان لە پێش ڕاپەڕینەوە پەیوەندیان هەبووە ئەوە هەمووی هاوکار بوو بە ڕاپەڕین بێگومان دەستان ئەمجا دوای فترێشیش دوای دوسێ ڕۆژیش پێشمەرگە هاتن و کاگەنۆر هاتە بەکرەجۆ و ئەمجا هێزی لە بەکرەجۆ کۆ کردەوە بەرەو کەرکووک و تر بوو بەهێز و مەقڕی ئەوەی کە خەڵک ڕانی کەرکووکەی و ئەوانە ئێوە لە کێوە چوونە ئەمنە سوورەکە ئێمە هەر دوایەوە کە بەکرەجۆ تەواو چوون بۆ ئەمنە هەر هەمان ڕۆژ لە حوتی بەڵێ دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بەڕێز کاک ئازاد سەمەتێک و شەری دێرین و بەشدابووی ڕاپەڕین سپاس یەک داوام هەیە ئینشەڵڵا من داوام ئەوەیەکەوە بەڕاستی یەکێتی ئەوە نییە یەکێتی خەڵک پرسوڕای پێ کرد یەکێتی هێزێک بوو هەموو هێزێک لێ ترسا ئەمڕۆ زۆر غەدرەکەوە خەڵک پرسوڕا بە لایەنی تر بکە یا هیوادارم یەکێتی بێتەوە بە چەکۆڵەکەی مام جەلال گلەیی لەسەر یەکێتی نەمێنێ یعنی بەڕاستی هەند خاوار بۆ یەکێتی بەداخەوە بۆ یەکێتی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەچینە لای راپۆرتێکی تر کە هەڵبەت راپەڕین کە ئەنجام درەوە بۆ ئازادی بۆ دەستە بەرکردنی تاک و ئازادی تاکە راپەڕین لە پێناو ئازادی و پاراستنی شکۆی تاکی کووردا ئەنجام درا لەو بارەوە راپۆرتێکمان هەیە با بنوێنین. ئەگەرچی پاکردنەوەی کوردستان لە ڕژێمی بەعسی دیکتاتۆر ئامانجی سەرەکی راپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزەکانی پێشمەرگە بوو. لەگەڵ ئەم ئامانجەشدا ڕاپەڕین هەڵگیری چەندین پەیام و ئامانجی باڵاتر بوو کە تەئکیدیان لە پاراستنی شکۆی تاکی کورد و بنیادنانی کوردستانێکی پڕ خۆشگوزەرانی دەکردەوە. راپەڕین جوڵەیەکی خۆرسکی جەماوەری بوو بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە پلانی ڕەوانشاد کاک نەوشیروان مستەفا هەماهەنگی کۆمەڵانی خەڵک و هێزەکانی پێشمەرگەی یەکێتی هەرزوو ئامانجی یەکەمی راپەڕینی بەدەستێنا و کوردستانی لە دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی بەعسپا کردەوە و دواتر دروستبوونی قەوارەی هەرێم و دەسەڵاتی کوردی بەدواداهات. لە دوای ئازادکردنی کوردستان و دروستبوونی حکوومەتی کوردی دەبوو کار بۆ بەدیهێنانی خەون و ئامانجەکانی تری راپەڕین بکرێت و کوردستانێکی بەهێز و خۆشگوزەران ببووایەتە بەرهەمی راپەڕینەکە. بەڵام بەهۆی سیاسەتی چەوت و حکومڕانی خراپەوە
دوای 32 ساڵ لە ڕاپەڕین تاوەکو ئێستا وەکو پێویست خزمەت بە کۆمەڵانی خەڵک نەکراوە و هێشتا هاوڵاتیان هەمان ئەو خەونانەیان هەیە کە پێش ڕاپەڕین هەیان بووە و تاوەکو ئێستا بەدینە هاتوون. خەونی کوردستانێک کە تاکەکانی لە ژێرسایی یاسا و حکومڕانیەکی دادپەروەرانەدا ژیان بکەن و لە ڕێی بەهێزکردنی ژێرخانەوە کار بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی بکرێت کە خەونی لە مێژینەی گەلی کووردە و ڕووبارێک خوێنی لە پێناودا ڕژاوە. وەک چۆن لە ڕاپەڕیندا یەکێتی ڕۆڵی سەرەکی و کاریگەری گێڕا لە دوای ڕاپەڕینیش بەردەوام بە ئامانجی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکو و لە پێناو یەکسانی و دادپەروەریدا سیاسەتی کردووە، بەو پێی یەکێتی خۆی بە خاوەنی ڕاپەڕین و دەستکەوتەکانی دەزانێت